نونەرێ رووسیا دناتەوەن یەکگرتیدا دەبێژێ ئەگەر هەیە کۆمیتەیە دەستوریە سووریا دەدەمەکە نێزیکدا بجوێ و ئەو جوی نوێ لە جنێف وەرێ ئەنجامدان جینادی جاتی لۆف نونەرێ تایبەتی رووسیا دناتەوێن یەکگرتی دەڕاگەهاند و پێشبینی تێکردن ڕێکەفتنە داوی لەسەر کۆمیتەیە دەستوری وەرێکردن ئەوژیک و گوتوبێژی نابەرە ڕژێ ماسەد و ئۆپۆزیسیۆنە سووریەدا بەداوی هاتنە هەردێ وێ دەربارە دەگێر پێدرسۆن شاندەیە ناودەوڵەتیە تایبەتش بۆی سووریا ڕاگەهاند بوو کۆ ڕێکەفتنە داوی لەسەر کۆمیتەیە دەستوری نێزیک بووە و ئەو ڕێکەفتن پێنگاوەکە گرینگەش بۆی پرۆسەیە ئاشتیە لە سووریێ جاتیلۆف دازانین کو ئەگەر هەیە کۆمیتەیە دەستوریە سووریە دەمها ئێلوونە ئی ساڵدا لە جنێف بجەوێ و ئەو جوین وێت بنسییانەتەوێن یەکگەرتی دەبێ هەروەها نونەرە رووسیا تایبەت دنەتەوەن یەکگرتیدا گۆچی و پێشکەتن دا ئاواکردنا کۆمیتەیە دەستوریدا پێنگاوەکە گەلێک ئەرێنیەش بۆی چارەسەرکردنا کریزە سووریە و داوی هاتنە کارەساتان جنێڤەر فانتۆن بەردەفکە گێر پێدرسۆن گوت و گێر پێدرسۆن دەدەمان هادە چاوەڕێە بداوی هاتنا ڕێکارێن ئاواکردنا کۆمیتەیە دەستوریە سووریە دکێ و ڕۆڵە رووسیێژی بە گرنگ زانی وژێ عالی خەوەژی مەولود شاوی شۆغلۆ وەزیرە دەرڤێ تورکیا ڕاگەهاند بوو و ئاواکردنا کۆمیتەیە دەستوریە سووریە کاتیا قوناغێن داوی دە بتەنێ تێبینی لەسەر ناوێ یەک ئەندامی کۆمیتەیە دەستوری هەیە پێویستە رووسیا چارەسەریەکێ ببینێ